بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار ئەمڕۆش إن شاء الله لێمان وەربگرێ و بخاتە سەر تەرەزوو چاکەکانمان ڕۆژوەکەمان لێ وەرگرێ و چاکە و عیبادەتمان لەم ڕۆژە وەرگری إن شاء الله تعالى. تەمەنش باقی بدا بۆی بتوانین بەتەواوەتی إن شاء الله تەواوی بکەین. عزیزان، صحابەی لە صحابەکان هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. هيك لو سنتانە فێرمانەکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە کاتێ ئینسان نوێژی وترەکە لە خۆب بەتایبەت لە ماڵە یان لە مزگەوتە، لە دوای وترەکە دوعایەک هەیە. دوعایە ئەو دوعای ئینسان بخوێنێت سونەتشە کە دەنگ بەرز کاتەوە باشترە، بەتایبەتی ئەو ئیمامانەی کە وترەکەن ئەو زیکرە بڵێن بۆی مسلمانان ئاگایان لێبێ. ئەڵێن چی؟ سبحانك الملك القدوس سێجا، سبحانك ملك القدوس. بەڵام لە سێیەمیا ئەڵێ سبحانك الملك القدوس درێژەکەیتەوە. ئەمە سونەتە، یەکێ لەو سونەتانەیە کە ئینسان بڵێتەوە، بەتایبەتی ئەگەر جەماعەت بووە ئیمامەتەکەی کە ئەگە خۆمانش لە ماڵا کردمان ئەبێ خۆمان بیکەین. تمام.